هێمنی مکوریانی شاعیری زمانپارا و هەڕەمی ناو ئەدەبیاتی کوردی نابێ قەت ناڵەی جودایی بێ ئەسەر جا چنەی بیکا چ پیاوی دەربەدەر بۆیە ناڵم تێکەڵی نەی کردووە شیوەنێکم پێ نەی کردووە شیوانی من شیوانی انسانیا بانجی آزادی رو یکسانیا محەممەد ئەمین شەیخ الئیسلامی مکری ناسراو بە هێمن ساڵی 1921 لە مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە چونکە بە تەنها زمانی کوردی دەزانی منداڵان گاڵتەیان پێدەکرد و پێیان دەوت کرمانج ئەمەش بە واتایی کە هێمن خەڵکی لادەیە دوایەوەی هێمن لە خوێندندا دەیەوێت ڕێگەی خۆیی بەردەوام کات بەڵام باوکی لە خوێندن دەری دەیەنێت و دەینێرێت بۆ خانەقا بە مەبەستی خوێندنی مەلایەتی و لەوێ لەگەڵ هەژاری مکریان دەبن بە هاوڕێ دەبن بە وێنەی یەک شەعر دەبن بە ئاوی یەک کانی و لووتکەی یەک شاخ و ئاوازی یەک گۆرانی هەژاری مکریانی سەبارەت بە ژیانی هێمن دەڵێت هێمن وەک من لە خانەقاوە دەستی پێکرد بە ئاوارەی و دەربەدەری و کوێرەوەری توانی پەرتووکی ناڵەی جودایی بنووسێ کە ئەگەر لێی وردبینەوە دەبینین کە ناڵە و هاوار و فیغانی دڵە جوداییە جودایی لە خێزان خانوو ماڵ و گوند و گەڕک شاخ و دەشت و دراوسێ گەلێکی شتی دیکە کە لە یاد ناکرێن تۆشی گۆشەی خانەقا بووم ئێستا پیری مەیکەدەم زاهدی خەڵوەت نشین بووم ئێستا مەست و مەیزەدەم سۆفی گۆشەی خانەقا بووم ئێستا پیری مەیکەدەم زاهدی خەڵوانشین بووم ئێستا مەست و مەیزەدەم زاهدی خەڵوانشین بووم ئێستا مەست و مەیزەدەم سەروی ئازادیش لەبار و دڵکەش و بەرزە بەڵام سەروی ئازادیش لەبار و دڵکەش و بەرزە بەڵام جانەکەم شێت و شەیدای دار و لەنجەی ئەم قەدەم جانەکەم شێت و شەیدای هێمنی شاعیری جوانپەرست شاعیری بابردەڵا بێبەش لە ئاو و خاک و وڵاتی خۆی پەڕیوی دەستی سنوور و مبتەلای دەستی ڕۆژگار پیری هەناسە سوار دەرکراوی بە زۆردا بڕاو بولبولی بێبەش لە گوڵزار و چەمەن هێمن ئەو شاعیرەی خەم لێی جا نەدەبوو و ڕۆژێ خۆشی ڕووی لە دڵەغەمبارەکەی نەکرد وەک چۆن خۆی دەڵێت پارچە گۆشتێکە دڵی من ڕوون نییە ناڵە ناڵی من درەنگە زوو نییە پارچە گۆشتێکە دڵی من ڕوو نییە ناڵە ناڵی من درەنگە زوو نییە دەردی دووری کوشتمی دەردی وشیاری و سەبووری کوشتمی هێمن خۆی دەیزانی چارەنووسی شاعیری چەشنی خۆی هەر دەبێ وابێ و ئەوە بەشێکە لە حەقیقەت بۆیە وتی دەزانی من بۆچی هێندە پەرێشان و خەفەت بارم لە بازاڕی ژیان غەیری هونەر نیمە چ سەرمایە لەگەڵ چارە ڕەشی و دوورە بەشی دەبێ هەڵکەم لە مێژە چارەنووسی شاعیرانی کورد هەروایە هونەرمەند و ژیانی خۆش مەحاوە هونەرمەند ڕەندەرۆیە ژینی تاوە هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە هونەرمەند ڕەندەرۆیە ژینی هێمن لە باسی خۆیدا وەک ئەزمۆنی شعری دەڵێت سەرەتا بە لاساییکردنەوە دەستم پێکرد
لە بواری سیاسەتدا هێمن لە 16 مانگی نۆی ساڵی 1942 بوو بە ئەندامی کۆمەڵی ژیانەوەی کورد ناسراو بە ژێکاف لەوێوە دەست دەکات بە نووسینی شعری نەتەوەی و قازی محەممەد خۆی نازناوی شاعیری میلی پێدەدات. دوای ڕوخانی کۆماری کوردستان لە مەهاباد هێمن ماوەیەک لە ڕۆژەڵات خۆی حەشار دەدات، بەڵام دوای لە سێدارەدانی قازی و هاوڵانی بەو پەڕی دڵشکاییەوە بەرواری سێی مانگی 4 ساڵی 1940 ڕوو دەکاتە قەڵاتزال لە باشووری کوردستان و ماوەیەک لەسەر سنوور دەمێنێتەوە. دوای سەرەڵدانی شۆڕشی چەکداری کورد لە باشووری کوردستان با سەرکردایەتی مستەفا بارزانی پەیوەندی بەو شۆڕشەوە دەکات، بەڵام لا سەرەتای راپەڕینی خەڵک لە ئێران و ڕۆژەڵاتی کوردستان ساڵی 1979 هێمن دەگەڕێتەوە ڕۆژەڵات و بەشدار دەبێت لە ناڕەزایەتیەکان، دواتر دەستی کرد بە کارکردن لە گۆڤاری سروە. هێمن بۆ کارکردن و هاتنی بۆ بواری ئەدەب دەڵێت من قەرزداری مامۆستا سەیفیم کە دەرسی پێوتوم، من دەستکردی ئەوم چونکە ئەو هەڵی وەشاندمەوە و تێکی هەڵشێلامەوە و سەر لە نوێ دروستی کردمەوە. دواتر حاجی خادری کۆیی و نالی و سالم و مەحوی و حەریق و دەیان شاعیری تری پێناساندم، بەڵام لە پاڵەوەدا سوێندی دام کە هیچ کات شعر بە فارسی نەڵێم هەتا بۆم بکرێت. دواتر لەگەڵ مامۆستاکەم پەیوەندیەکەمان وەک پیر و موریدی لێهات نەک مامۆستا و شاگرد. هێمن دەڵێت ئەدەب هیچ فەزلێکی لەگەڵ نەکردبم ئەوەی کرد کە ئەو ناوە دوور و درێژەی لە کۆڵ کردمەوە و بووم بە هێمن. شەوی 18 لەسەر 19 مانگی 4 ساڵی 1986 ئەستێرەی ئەدەبی کوردی کشاو هێمن گیانی دەدەستدا. هەژار بۆ مەرگی هێمن بەو پەڕی ناسۆر و دڵشکاییەوە شین دەکات و دەڵێت هێمن شین بۆ خۆمە نەک بۆ تۆیە، خۆزگە بەر لە تۆ دەمردم، تۆ شیوەنت بۆ دەکردم، دوور لە تۆ دڵگۆمی خوێنم، بە گازندەوە دەدوێنم، منیش وەک تۆ قەڵسم لە ژیان، بۆچی جێتێشتم هێمن گیان. چیز و کوڕ بگرن لە دەورەی گۆڕی هێمن ڕەش بەڵک، من کە شینجیێڕی شەهیدانم لەکوێ شینم دەوێت.